پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ هەر موسڵمانێک چوار کەس شایەتی باشی بۆ بدەن، شایەتی باش، خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. ئەمە ڕێزی تۆیە بۆ مردوو، مردووەکە ئەیناسی شایەتی باشی بۆ بدە. ئەگە دراوسێشی نەبیت، هەر موسڵمانێک چوار نەفەر شایەتی بۆ بدا، بڵێ وەڵڵی فڵان کەس کەسێکی باش بوو، ڕوو لە خوا بوو، کەسێکی چاک بوو، بەڕێز بوو، شایەتی حەقی بۆ بدا، خوای گەورە لە ئەو مردووە خۆشە بێ و ئەیخاتە بەهەشتەوە. سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر کەسێک سێ کەس شایەتی بۆ بدا، سێ کەس، بڵێ کەسێکی باشە، دراوسێش نییە، لەوانەیە بێگانە بێ، لەوانەیە خزمی بێ، زۆر دووریشە لێ، جارێ لە شارێکی ترە شایەتی بۆ دا. هەر کەسێک سێ کەسیش ئایا شایەتی بۆ بدا، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا دەیخاتە بەهەشتەوە، فەرمووی بەڵێ ئەگەر سێ کەسیش شایەتی باش بۆ تۆ بدا، خوای گەورە دەتخاتە باشتەوە. ئەمە وەفایە بۆ مردوو، ئەمە ڕێزگرتنە لە مردوو کە تۆ بە چاکە باسی بکەی. سەحابەکان ڕەزای خوای پەروەردگاریان لێ بێ فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر دوو کەس شایەتی باشت بۆ بدا، قال فەرمی وەثنانی، ئەگەر دوو کەسی شایەتی باشت بۆ بدا، شایەتی خێر و چاکت بۆ بدا، خوای گەورە دەتخاتە باشتەوە. خوا چەندێ بەڕەحمە، دەی چاکە کار بە، ڕێز لە دراوسێکت بگرە، ڕێز لە بەرامبەرت بگرە، با لە دوای مردنت بە چاکە باست بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر دوو کەسیش شایەتی باشت بۆ بدا، خوای گەورە دەتخاتە باشتەوە. سەحابەکان پرسیاری یەک نەفەریان نەکرد، کەواتە دوو کەس، سێ کەس، چوار کەس، ئەی ئەگەر 100 کەس بێ و 50 کەس بێ، ئەوە نیعمەتی زۆر گەورەیە. شایەتی باشت بۆ بدەن، خوای گەورە دەتخاتە باشتەوە. کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگە، ڕێزگرتن لە مردوو بەوە دەبێتەوە بە چاکە باسیکەی، بە چاکە باسیکە. ئەمە ڕێز و وەفای تۆیە بۆ مردووەکەت، بۆ خزمەکەت، بۆ کەسەکەت، ئەوە ڕێزگرتنە، نەک تەعزیەکە و شار بە شار تەعزیە بکەی. ئەمەش بۆ مردوو سوودی هەیە. ئەگە دەتەوێت سوود بە مردووەکە بگەێنی، شایەتی باشی بۆ بدە ئینشاءالله. چونکە کاتێکە جەنازەیە تێئەپەڕێ، خەڵکی بە چاکە باسی دەکەن، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە بەهەشتی بۆ واجب بوو، بەهۆی شایەتیدانی ئێوە بۆ ئەو کەسەکە مەدحی دەکەن و کەسێکی چاک بوو. کەواتە هەر کەسێک مرد، لەوانە زۆربەمان ئەومان نەزانی بێ، کەسێک مرد شایستەی بوو مەدحی بکە، لای خەڵکی باسی کە کەسێکی چاکە، بەڕاستی کەسێکی چاک بوو، خوا لێی خۆش بێ، ئاوها بوو ئاوها بوو. چونکە ئێمە تەبیعەتی مرۆڤ هەروایە کە ئینسانێک مرد زۆر خۆشەویستە بێ، بۆی کاتێکیش کە خۆشەویستە بێ، ڕێزی لێ ئەگری بۆی کە بە چاکە باسی بکەی. کەواتە ئینشاءالله با لە بیرمان نەچێت.